مەهک لەسەر ڕێکەوتنە ئەمریکی و تورکی دەربارەی ئەڤەکردنە ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی فەراتێ دەڕباس بوو. حتا وەکەن هەتو ئالیەکی بەشدار دەڕێکەوتنەدا بە تەمامی نەڕازیە. تورکیا گەفان دخۆی کوێ بە لەشکری دەرباسی ناوچێ ببێ. ئەمریکا هاتنە هەر هێزێکی بۆ ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ قبول ناکێ. وەکە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا دەدە خویاکردن و تورکیا بە تەمامیش ڕێکەوتنە ئاڤاکردنە ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نەڕازیە. ژەبەر تورکیا دخوازێ بە تەناخوا ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ کۆنتڕۆڵ بکێ. ئەردۆغان هۆشداریدا و گوت ئەگەر درۆژێن بێدە سەربازن تورکیا ناوچەیە ئارام کۆنتڕۆڵ نەکەن لێ ناوچەیە نەونە بجەهکەرن. تورکیاوێ بە فشارە هێز بابەتە ئاڤاکردنە ناوچەیە ئارام یەک ئالی بکێ. هەردەیەوێ دەربارەدا دکتۆر محمود عباس دێ لە دوانەکە تایبەت دەش بۆی ئارکێ دازانین. کوابگەفێن تورکیا تواتەیەک ژێرە نینە و تورکیان کارێ ئۆپەراسیۆنە لەشکری لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ئەنجام بدێ. ئابگەفێن تورکیا ji بۆ وێ چەندێ نەداک و ئەو کەسێن ji ئید لەبێ دەر ببن دەرباسی تورکیانە بنون لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بجی ببن. هەروەها ئەردۆغان تەکەس کرد و گوت و دەمەکە کورد لە پێشیامە مایەود وێ دەمێدەژی ناوچەیە ئارام بێ دەرەجەهەیە سنوور لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نایە ئاڤاکردن لەو مادە چەند هەفتەیەن بێدە ئەگەر لەشکرن تورکی ناوچەیە کۆنتڕۆڵ نەکەن بێتەنێ بژاردەیە کۆنتڕۆڵکردنا لەشکری لە پێشیاوە مایە و تورکیا وێ بژاردێ جیبەجێ بکێ. وژێ عالی خۆڤەژی ژێدەرن ڕۆژنەمەڤانی ڕاگەهاندبوون و دەما ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا سەردانا مۆسکۆ کرد و لێ گال ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا جڤیە. ئەردۆغان ڕازیبوونە رووسیاش بۆی ئەنجامدانە ئۆپەراسیۆنە لەشکری لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ وەرگرتیە و رووسیا تکێشە جەم نینە. تەوی گەفێن ئەردۆغان دەربارەی ناوچەیە ئارام حتاوەکە نەها ئەمریکا بە تو ئاوایەکی و یانژێ بە فەرمی بەرسڤا لێدوانن تورکیا نەدایە. ژبەر کووەکە شڕۆڤەکار دەبێژن ئەمریکا ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بە ناوچەیە هەژبوونا خوا دزانێ و ڕێنادێ. چەکدارن تو ئالیەکی دەن دەرباسی وێ ناوچێ بن و ئەمریکا بێتەنە استراتیژیەتە خوا بجی دکێ و گوهنادێ تو ئالیەکی.